شوایە خلاص بوو وێ ئەف بکە کو هەوا لێنمە بە ئەو لێ بن هەرچی بێژی ئەمێ ژێرە ئامادە بن ئەرێ تەراز گوت ئەمێ سبێ هەفتوو بینن موف ساعت دەهەندە زێلکە لێ هێبم باشە بخاترێتە بیلی وێرە بادی بادی بهێلە ئەسڕاڵێ باتی بەسە ئەس ناچم دەبستانێ وێس پێماتە نزانی خودێ ئەس فام ناکەم ئەف چ حالێتە ئێوسا بەفاتیە هەدی بەدی ئەم هەرن دوێم دەرکەون خودێیۆ باشە داویا داوی فێم کرد ئەمێ دەرکەون دەربەدایە بخاترێتە کام بسێکنن هونێ نەبوی حەلی دەرکەبن دەرمانەوە ئێرێ لێچمەنا لێ دوێ هونجلێن ستور لە خۆکن دەرواگەلێکی سارێ لێدایە ئەم بلێزن دەبێ ئەم قەت نابێ بمن ڕەوەرن دێ بیلی دەبێتە ببی میناکش بۆی بادی ئەز هەرکارم بوی شکلی دەرکەوم دەربەدایە گەلۆ ئەف جلگەلێکی لتەتێن وێتەکەم شی بکەن دوێ ئەم دەرکەون وەختی نەکو ئەم شارکن ئەم دەردکەون دایە بخاترێتە بسێکنە دەبێ بادیژی چاکێتەکی خۆکە خۆزیتە خۆ بدیتە بەدی هەردوو زان باش خویا دکن وێگا ون دکارن دەرکەون هایش خۆ هەبن گەلو دیەوە ڤانجلان ji kovareke modayê deraniye başe ku li gorî bedenên we ne li we hatine hadi ver badi hadi badi let's go hadi badi وی موف گاو کردنی وره سیده وقتی متنه کوم سکنن هی تچت کلتا خامن سرگیزه بزنی بکوی رو راجع پیدا بکایه و داری که انزو دویز ویگه هارم کله اگر تبخوازی وری کله هامن پیشی دویت شرعی من بکی باشه گوام گوست سه باورا باویجین یک دو سه هاوسا امی بینی کی باشد شر گلوکا برفیده هشتر گیشو خود پارزن هونه نکار من در باس ببین کله یامه همو افو که در شر برده لشنوار شر بکن بینامیرش که خوبه شرط ده ام جوال زیده ترن دوی امیریشی وان بکن و نشانی وان بدن بی امکنه ایریشن از خوشوش تصانک نو وان ام خابانده ولی مدگرن گلو وان هوالو ایریشکن
کام منێر وێ بخۆشەوە هەر ئەنا هاتم بیلی ئەم ئەمێ بێدەینن ژۆرێ بڤی هاوی وێتیوی کزبستانێ بە ئەو لێ بن ئەدی ئەوچوو ئەیدی هونێ نەچە بدەن و برچیژی نابن ئەمێ هەر ڕۆژ وەرە ئەم بینن نەوسا باجی